مەسئلەی استراتیژیەکەمان لەگەڵ کۆمپانی نەوتی نیودەوڵەتی ئەوانەی لە کوردستان ئیشەکەن، چونکە ئەمە ڕۆڵمان تا ئێستا ڕۆلێکی شرافیە. هەر لە بیدایەتی تشکیلی ئەو وەزارەتە هەتا ئێستا ڕۆلی تەنفیزیمان نییە و بەداخەوە مەفروض بوو یعنی ئەمەش دەستێکمان هەبێتنەوە. بەجەناب ئیمکانیاتمان محدودە، ستافەکەمان زۆر محدودە، زۆر نین ینی لەبەرەوە یعنی ئەمن دەتوانم بڵێم بەو کاتەیش 7 مانگەی ئەخیری کە من لە وەزارەتەمە دەتوانم بڵێم سەیطرەیەکی باشمان کرد لەسەری و دڵمان مطمئینە ئێستا کە گەندەلی گەورە گەورەکە نەماوە ئیطلاقاً. یەکت پێویستە لێرە بە شوێک بێتن، بە تانکەر بێتن یان بە بۆڕی بێتن یان ئەوە تا ئەمن تەسەورم نەبوو بەڕاستیەوە کە یعنی ئەمە سیستمی لۆجستیکمان نییە حازر بێتن حتا فەورەن استیلامی ئەو شوحنەی بانزیم بکاتن و بینیتن تەوزیع بەش بکرێتن لەسەر هەموو پارێزگارەکانی خۆ. ئەمن نەمدەزانی بەڕاستیەوە کە ئەو قەیرانە هەیە نەوتی سپی و کەمە و دیارە لە مێژەوە چەند ساڵە معلوماتم نەبوو، یعنی بەڕاستی معلوماتم نەبوو. دوایی تێگەیشتم لە برادەرەکانم وەزیرەکانی کابینە کە ئەوە شتێکی گرنگە ئەساسیە. ئەوجا ئینشاءالله لە مانگی بیدایەتی مانگیدا دەست پێ دەکەین بە هینانی نەوتی سپی. بەس لە بۆ علمت نەوتی سپی حکومەتی عێراق دەکڕیتە لە دەرەوە بە پارەیە بە بەڵاش نییە. ئەوجا طبیعی بجەیەکی گەورە دادەنیتن، یعنی لە وڵاتی وەکو قەتەر و لە کوێت و لە جێوان دەکڕیتن بە پارە دەکڕیتن.